پێم خۆشە بزانین قۆڵۆنە عەسەبی چییە بە شێوەیەکی گشتی. یەک لەو هەڵانەی کە زۆر باوە دەبینی نەخۆش دەدەێت قۆڵۆنم هەیە نارە قۆڵۆن ئەسێم دەیم قۆڵۆنم هەیە بەگشتی ئەمە هەمومان قۆڵۆنمان هەیە هەموو مرۆڤەکان قۆڵۆنیان هەیە. قۆڵۆن عەسەبی چیە؟ چەند نیشانەیەکە کە چەند شەرتێکی تێدا. یەکەم دەبی ئەو نیشانانە لە 6 مانگ زیاتر بەردەوام بێت، بەردەوام دێ و دەڕواتن. نیشانەکان لە شەو نەخۆشەکە تووشی کێشە ناکە، ینی خەوی نەخۆشەکە ئاساییە. پێیوەستە بە کۆمەڵێک هۆکارەوە خواردن ڕەنگە یەک لە هۆکارەکان بیتن. دووەم سترێس زۆر تەسیر دەکات، مەسەن زۆربەی خەڵکیمە لە سترێسدایان. ئەو دوو هۆکارە سەرەکیە وا دەکاتن کە نەخۆشەکە قۆڵۆن عەسەبی هەبێ. بەڵام بۆ ئەوەی بڵێن ئەو نەخۆشە قۆڵۆن عەسەبی هەیە دەبی دڵنیابین لەوەی کە ئەو نەخۆشە هیچ نەخۆشیێکی تری نییە کە ئەو نیشانانە دروست دەکاتن.